بەخێر بێنەوە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە بەردەوام دەکەین. دیارە بەرنامەی کار بۆ بەرگەی دووەم ئەوە داوا لە لجنەی یاسایی دەکەین فەرمونە شوێنی تایبەت بە لجنەکان. بەرگەی چوارەم ئەوەی پەیوەستە بە گفتوگۆکردنی پرۆژەی یاسای زیادەڕوویی لەسەر مولکی دەولەت بەهۆی ئەوەی کە وەزیری شارەوانی لێرە بوو زۆر چاڕوانش بوو بە بەمەستی ئەوەی کە بتوانن لەم دانیشتنە پەشدار بن و دیارە چەند تێبینیان هەبوو دەیویست کاتی زیاتر لەگەڵ لجنەی یاسایی بۆ گفتوگوی ئەو تێبینیانە ئەنجام بدەن. داوای کاتی زیادنیان کرد بۆیەش ئەو بڕگەیە دوا دەکەویتن بۆ دانیشتنی هەفتەی داهاتوو دووشەممە وا ڕێککەوتینە بە شێوازێکی مەبدەئی. دەتوانین بۆ دەتوانین بکەین دوازدەمە ڕاتیان بەس کاتی زۆری دەوێت. یەخۆتان سێشەمبە و ئیتر دووشەمبە شکۆ دووشەمبە تەواو دەکەین. دووشەمبەی داهاتوو سەعات 11 وەکو هەرجار دانیشتنی لەسەر ئەم ئەوەی پرۆژەی زێدەڕووی داوا لە لجنەی یاسایی دەکەین. بڕگەی دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. یەک پرۆژە یاسای دەستەبەرکردنی نوێنەرانی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان. فەرمۆن بەڕێز سەرۆکی لجنە یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای دەستەبەرکردنی نوێنەرانی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە 12 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە لەلایەن ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی پێشکەش کراوە کە واژۆکانیان لە بەرامبەر ناوەکانیانە: یەک ئامینە زیکری سەعید، دوو بێگەر دڵشاد شوکرەڵڵا، سێ کەژاڵ هادی فەقێ، چوار شیلان جەعفەر عەلی، پێنج حەیات مەجید، شەش ئێڤار ئیبراهیم حسێن، حەفت ڤیان عەباس، هەشت نەجات محەممەد عەبدوڵڵا، نۆ ئومێد عەبدوڕەحمان خۆشناو، دا وەحیدە یاقۆ هورمز، 11 تەلار لەطیف محەممەد، 12 مونا نەبی نادر، 13 دلێر ماوەتی، 14 دکتۆر عەبدوڵڵا جاسم، 15 عەلی عوسمان عەلی، 16 منیرە عوسمان عەلی، 17 پەری ساڵح حەمید، 18 مەحموود حاجی عومەر، 19 قارەمان قادر فەتاح، 20 برزۆ مەجید عەبدوڵڵا، 21 دکتۆر محەممەد عەلی یاسین، 22 مەدینە ئەیوب، 23 هیڤا حاجی میرخان، 24 فەیرۆز تاها، 25 دکتۆرە شیرین حوسنی، 26 دکتۆرە زۆزان سادق، 27 محەممەد صادق سعید، 28 عزت صابر ئیسماعیل، 29 مەریەم سەمەد عەبدی، 30 سەرکەوت سەرحەت، 31 زانا عەبدوڕەحمان، 32 دکتۆرە ڕێواز فایق، 33 مستەفا ئەحمەد، 34 سعید محەممەد سعید، 35 گەشە دارە حەفید، 36 گۆران مەحموود ئیسماعیل، 37 قادر وەتمان ڕەسوول، 38 ئاری محەممەد هەرسین، 39 سالار مەحموود، 40 دکتۆر سیراج خەیلانی، 41 ئاواز حەمید حسێن، 42 عەلی هالۆ، 43 تەحسین ئیسماعیل، 44 شکوریە ئیسماعیل مستەفا، 45 نەجیبە لەطیف ئەحمەد، 46 سۆران عومەر، 47 محەممەد سعدەدین، 48 دکتۆر سرود سەلیم مەتی، 49 لینا عەزریە بەهرام، 50 عەبدوڕەحمان فارس، 51 عەبدوڵڵا حاجی مەحموود، 52 یەڕوانێت
يروانت إحسان 53 جودة جرجيس 54 حسين إسماعيل 55 سهام عمر قادر 56 سهراب ميكائيل ريكاني 57 بهزة درويش زيباري 58 غريب مصطفى حمخان 59 حاجي كاروان 6 أبو بكر عمر عبد الله بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ئەمن و دکتۆرە بەهار ئەو پرۆژەیەمان ئێستا بینیوە بۆمان نەهاتووە بۆ واژووکردن بۆیە ئەگەر ئاسایی بێتن 61 ناوەکەمان ئیزافە دەکەین 61 دکتۆرە بەهار مەحموود فەتاح 62 دکتۆرە ڤاڵا فەرید ئیبراهیم 63 پەروە عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوەکان ئیزافە دەکرێن یەک بە دوای یەک ناوی ترش بخوێنە ئەوەی ئیزافە کران واژویان نییە ئەوەی واژووی نییە ناتوانین ئێستا ئیزافە بکەین بەس دواتر لە ڕۆی معنەوی دەتوانن ناوی خۆتان ئیزافە ئەم پرۆژە بکەن ئەم پرۆژەیە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان گشت ئەندامانی پەرلەمان پرۆژەی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای دووەم بریتیە لە پرۆژە یاسای ڕێکخستن و یەکخستنی عەلوەکان کە لەلایەن کە لە 6 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێکهاتووە و لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کەمە ناوەکانیانە یەکەم خەڵف ئەحمەد شاتوانی دووەم غەریب مستەفا حەمەخان سێیەم یعقوب گورگیز یاقۆ چوارەم ئاواز جەنگی پێنجەم عەبدوڕەحمان عەلی ڕەزا شەشەم حەسەن ساڵح حەوتەم ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول هەشتەم بەشار موشیر ئاغا نۆیەم عەباس غەزالی دەیەم زیاد حوسێن 11 ساڵح بەشار ساڵح 12 دکتۆرە ڕێواز فایق 13 زانە عەبدوڕەحمان 14 ساڵح فەقێ 15 عزة صابر إسماعيل 16 مصطفى أحمد حمد حفا سعيد محمد سعيد هجدا أميد عبد الرحمن حسن 19 دلير مصطفى حسن 20 دلار لطيف محمد داوكارين لبرستان أم بروجيه آراسي لجنة بيوندي دارا كام كان سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی شارەوانی لیژنەی کشتتوکاڵ گشت ئەندامانی پەرلەمان و داواش دەکەین لەبەرەوە ئەم پرۆژە یاسایە پێویستە بە چەندین گرفتی هەنووکەیی کە ئەو گرفتانە بەردەوامن کێشە دروست دەکەن بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان سیفەتی استیعجال بە پێویست دەزانین بیدەینە ئەم پرۆژە یاسایە. سیەم سپاس بۆ لیژنەی یاسایی گوتم سیفەتی استیعجال نه خاڵێکی نیزامی بەڕێز مامۆستا مەلا غەریب بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژە یاسای یەکخستن و ڕێخستنی عەلوەکان زۆر بە پێویستە بینم ئاراستەی لیژنەی داراییش بکرێت چونکە ڕەهەندێکی دارایی هەیە زۆر گرنگە. سپاس مامۆستا مەلا غەریب بەڕێز عەلی حەمەد ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی پرۆژەکانی عەلوە ئیستسمارە پرۆژەی وەبەرهێنانە و لیژنەی دارایی و کاروباری وەبەرهێنانە یعنی ڕێک اختصاسی ئەو لیژنەیە و سپاس سپاس بەڕێز سپاس بەڕێز عەلی حەمەد ساڵح بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە نەکرد سیفەتی ئیستیعجالی پێمەدەن ئاراستەی حکوومەتیش بکرێ ئایا ئەم بابەتە بابەتی ڕێخستن و یەخستنی عەلوەکان بابەتێکی تەنفیزی نییە ناتوانن وەزارەتی پەیوەندیدار ئەم بابەتە ڕێکخەن بە تعلیمات یان بە ئەنزیمە لە مەسوزەرا ئایا پێویستی بە قانونە بۆی من پێم وایە پێش ئەوەی سیفەتی ئیستیعجالی بدەن ئەم بابەتە ئاراستەی حکوومەت بکرێ و ئەو خاڵانەی من لە ناو
پرۆژەکەش خوێندمەوە دەکرێت حکوومەت ئەمە لە چوارچێوەی تعلیمات یان نظام لە ئەنجومەنی وەزیران چارەسەری بکات پێویست ناکە لە پەرلەمان قانونی بۆ دەکات. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت. بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە پێشنیارەکەی بەڕێز دکتۆر فرسەت دەکەم بۆ ئەگەر سفەتی استعجالی پێنەدەن بۆ ئێمە بتوانین وەکو لیژنەی پەیوەندیدار ئاراستەی حکوومەتی بکەین حکوومەت ڕای خۆی لەسەر پرۆژەکە بدات. شش کەس حوت کەس داوای خاڵی نظامیان کردووە بوونە 8 کەس 9 کەس. نووسیم کاکۆمەر. خاڵە نظامیەکان دەست پێ دەکەین لەگەڵ ئەوەش نەتەنیان پرۆژەیە یعنی هەر پرۆژەیەک بە چ شێوازێک بیت بێتە پەرلەمانی کوردستان ڕێی لایەنی حکومی پێوەردەگرین بۆ حکومەت دەنێرین و داوایان لێ دەکەین کە لە دانیشتنی پەیوەست بە مناقەشە گفتوگۆی ئەم پرۆژەیە ئامادە ببن لایەنی حکومی پەیوەنددار لێرەدا ئامادە ببن. لەگەڵ ئەوەشدا خاڵە نظامیەکان بەڕێز خەلەف ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری ئەو ڕایەکەم کە ئاراستەی لیژنەی داراییش بکرێ بە نیسبەت حکوومەتەوە ئێمە لە دوای مناقەشەیەکی زۆر لە ماوەی ئەکرێ بڵێم 2 ساڵ و نیوی ڕابردوو وەک لیژنەی کشت و کاڵ بە تەنسیق لەگەڵ ئەنجومەنی وەزیران 2 جار تا 3 جار لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە ئەنجومەنی وەزیران لە جێگری سەرۆکی حکوومەت لە لیژنەی ئابووری دەستەی باڵای ئابووری لە هەرێمی کوردستان لەگەڵیان دانیشتوین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی شارەوانی وەزارەتی بازرگانی دانیشتوین لەگەڵ نوێنەری عەلوەکان دانیشتوین. دوای ئەوە وەڵامی حکوومەتمان هەمووی لەلایە بە نووسراو وەڵامی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی بازرگانی وەزارەتی شارەوانیمان لەلایە لە نەتیجەی وەڵامەکانی ئەوان ئێمە گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە فعلەن ڕێخستنەوەی عەلوەکان پێویستی بە یاسایە نەک بە تعلیمات چکە بە تعلیمات پێیان چارەسەر نەکرا ئەوان چکە جیاوازەکان ئەگەر پرۆژەکە بخوێنیتەوە دیارە چییە لە کاتی خۆشی کە گەیشتینە مناقەشە لەسەری وەڵامەکانی حکوومەت بۆ هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئەخوێنینەوە بۆیان ڕوونەکەینەوە کە بۆ گەیشتونێتەوە قەنەعەتی کە ئەمە پێویستی بە یاسایە. سپاس بەڕێز خەلەف ئەحمەد. ئەم پرۆژەیە ئاراستە دەکرێت بۆ لیژنەی دارایی و ئابووری و بەرهێنان و خاڵی نظامی مامۆستا عەبدوڕەحمان کاک عەزەت ناوی تۆش نووسیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکەی کاک خەلەف دەکەم و لە ڕاستیدا ئێمە لە حکوومەت بێ هیوا بووین بۆیە ئەو پرۆژە یاسایەمان هێناوەتە پەرلەمان و سپەی استیعجالیشمان پێداوە. سپاس. سپاس بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز شکریە شێخانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان کا خەلەف تەواوی قسەکانی منی کرد دووبارەی ناکەمەوە تەنها دەڵێم بەڕاستی پێویستە سفەتی ئیستیعجالی پێ بدرێت چونکە خەڵکێکی زۆر کێشە و گرفتی زۆری هەیە و ماوەی چەند ساڵێک ئەو کێشە و گرفتانە بەردەوامە و خەڵکێکی زۆر لەم نێوەندەدا ماڵی خوراوە و زەرمەند بووە بۆیە هیوادارم سفەتی ئیستیعجالەکە بەردەوام بێ و سپاس. سپاس بەڕێز شکریە شێخانی. بەڕێز مامۆستا غەریب. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی ڕایەکەی کاک خەلەفەکەم ئەو بابەتە لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێنمایش دابەزێنرا بەداخەوە جێبەجێ نەکرا بە تایبەتی کێشەی گەورە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە لەبەرەوە لایەنی حکوومەت تەواو کراوە تەنها ئەوەندە ماوە لە پەرلەمان و بڕیارێکی لەسەر دەرچێ و زۆر سپاس. مامۆستا مەلە غەریب. مامۆستا مەلە ماجد. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە عەلوەکانیش پەیوەندیان بە ژنەکەمانەوە هەیە لە ژنەی بازرگانی بۆیە داوا دەکەم کە ئاراستەی لە ژنەی ئێمەش بکرێتن. ئەوە یەک. دووەم تەئیدی ڕاوبۆچوونی دکتۆر فرسەت دەکەم کە باشتر وایە ڕاوبۆچوونی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت وەربژێ منش پێم وایە ینی پێویست بەوە ناکاتن یاسایە کە بێت تەنها ئاماژە بە ڕێکخستنی عەلوەکان بکرێتن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە ماجد. ئەو پرۆژەیە ئاراستە دەکەین بۆ لیژنەی بازرگانی و مافی بەکاربەرچ.
بەڕێز عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی قسەکەی دکتۆر فرسەتەکەم بەڵام یەک پێشنیارم هەیە بۆ بەڕێست بۆ دەستەی سەرۆکایەتی کاتێ پرۆژەیەک ئاراستەی حکوومەتەکەن موعدێکیان بۆ دیاریکەن لە ماوەی 30 ڕۆژدا وەڵاممان بدەنەوە بۆی پرۆژەکە لای ئەوان نەمرێ ئەگەر ئێمە سفەی ئیستیعجال لێرە بانێ لە 5 ڕۆژ تەواوکەین بچێت و 2 مانگ 3 مانگ لێ بێ مودێکیان بۆ تهدیدکەم بڵێن لە ماوەی 30 ڕۆژە وەڵاممان بدەنەوە ئەگەر نەیاندا ئەو کاتە ئێمە خۆمان لێرە کاری لەسەر بکەین. سپاس بە بەڕێز عومەر عنایەت. بەڕێز عەباس غەزالی. بەڕێز سەرۆکی پارلەمان لە سەبارەت بە یەکخستن و ڕێخستنەوەی علوەکان لە لێژنەی کشتتوکاڵ لەگەڵ لایانی پەیوەنددار هەموو وەزارەتەکان بۆ ئیزافەی سەرقەکانی کاکخەلەف نووسراوی وەزارەتی تەندروستیشمان لە سەرە بۆ کۆنتڕۆلکردنی بۆ چاودێریکردن و بڕیارەکانی حکوومەتیش بەڵام هەر لە سلەیمانی بە شێوەیەک علوەکان بەڕێوە دەبرن لە هەولێر بە شێوەیەک لە دۆکیش بە شێوەیەکی تر هەر لەبەر ئەوەی نووسرا و ئەوەلیاتی ئەم پرۆژەی علوەکان هەر وەکو ئاو لەبەر دەستماندایە ئاو پرۆژەی ئاو چووە بۆ حکوومەت بە دوای وینەوە 2 مانگە نەگەڕاوەتەوە علوەکانیش بچێ دەبێ بچێ بۆ خولێکی تر بە دەتوانینیش بڵێن ئەم پرۆژە بە یاسا دەرنەچێ با بڕیار بێتن و سوپاس. سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە ڕای دکتۆر فەرسەت و دکتۆرە ڤاڵا دەکەم. سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز مەردان خدر. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە قسەکانی دکتۆر فەرسەد و دکتۆرە ڤاڵا دەکەم. ئەو پرۆژە یاسا پێویستی بەوە نییە کە سیفەتی ئیستیعجالی بدرێتێ و پێویستە کە ئاراستەی حکوومەت بکرێت. ڕاستە لجنەکان ڕەئی و بۆچۆنی لایەنە پەیوەندیداریەکانیان لەسەر کێشەکە وەرگرتووە بەڵام لەسەر پرۆژە یاسایەکە وەرنەگیراوە و پێم وایە وەرگرتنی ڕەئی و بۆچۆنیان بەشداریکردنی حکوومەت لە یان لایەنە پەیوەندیدارەکان لە لجنە کافی نییە. پێویستە کە ئەو پرۆژە یاسا ئاراستەی حکوومەت بکرێت حکوومەت ڕەئی خۆی بە فەرمی لەسەر بدرێت پاشان گفتوگۆی لەسەر بکرێت و سوپاس. سپاس بۆ بەڕێز مەردان خدر. بەڕێز ئێوار ئیبراهیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرۆژە یاسای دەستەبەرکردنی نوێنەرایەتی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان داوا لە بەڕێستان دەکەم سیفەی ئیستیعجالی بدرێتێ لەبەرەوەی بەداخەوە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تاکو ئێستا ڕێژەیەکی کۆتانە بۆیە داواتان لێ دەکەم ئەوی سیفەی ئیستیعجالی بدرێتێت. سوپاسان دەکەم. سپاس بۆ بەڕێز ئێوار ئیبراهیم. بەڕێز دکتۆر عەزەت سابر لەسەر بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاسی بەڕێز مامۆستا غەریب کە خەڵەفەکەم کە داوایان لە بەڕێستان کرد ئاراستەی لیژنەی دارایی بکرێ. بەڕاستی ئەوەندە بێت تەجروبە نیم نەزانم ئەمە پێویستە بێتە لیژنەکەی من بەڵام من پرسیارم لە بەڕێستانەوەیە لەسەر چ پێوەرێک ئەو پرۆژانە ئاراستەی لیژنەکانەکەن 20 ڕۆژە لیژنەکەی ئەمە و لیژنەی کشتتوکاڵ بە دیار کێشەی علوەی هەولێر و علوەی سلێمانیەوەی جوتیاری کوردستان باجی قۆرخی علووادا کڕیاری سەوزۆمیۆ لە کوردستان باجی قازانجی علووادا. ئایا گرنگ نییە پرۆژەیەک دابنەی لەم قەیرانە داراییە نرخی سەوزۆمیۆ لە کوردستانەکە بکەینەوە؟ سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزەت سابر. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی ئێوار خان دەکەم. سپاس دکتۆرە پەری. بەڕێز دکتۆرە جوان. هەمان چشت ئەمنیش پشتگیری ڕەئی ئیڤار خانی دەکەم. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. پرۆژەی یاسای دەستەبەرکردنی نوێنەرانی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە پێویستمان زانین سیفەتی ئیستیعجالی بدەینێ. پرۆژەی یاسای ڕێخستن و یەکخستنی علوەکان سێ پێشنیار زیاتر هەنە بۆ ئەوەی کە بۆ حکومەت ڕەوانە بکرێت و سیفەتی ئیستیعجالی نامێتێ.
ئێمە جارێکی تر داوا لە سەرۆکی لەژنەی کشتتوکاڵ دەکەین کە ئەو لەسەر داوای وانە داوایان کرد بۆ سیفەتی ئێستاجال بەم پرۆژە یاسا بدرێتن لەبەرەوە ڕێی جیاواز لەسەر هەنا لەسەر ئەم بابەتێکی گرنگش بۆ هاوڵاتیان گرنگە بۆ پەرلەمان گرنگە ئەم دیارە ڕێکخستنی عەلوەکان بە تعلیمات وەکو پێویست بڕێوە نەچووە پێویستیان بە یاسا هەیە لە بنەڕەتدا هەر یاساکش لە پەرلەمانی کوردستان دەربچیتن دەبێت لایەنی حکومی هەماهەنگی سەرەکیبی لەگەڵ پەرلەماندا یعنی نەک تەنیا بەنووسرا و پشک و داوا بکرێن لژنەوەکو لژنەکان وەکو پێویست بە دوادا چوونیان کردووە بە تایبەتی لژنەی کشتتوکاڵ ڕێیان وەرگرتووە بەڵام حزورێکی تر لە ئاستی بەرزدا دەبوا حکوومەت یاریمی کوردستان لەگەل ئێمەدا بیتن بۆیەش بەڕێز سەرۆکی لژنەی کشتتوکاڵ ئەگەر ڕوونکردنەوەی زیاترمان بدەیە بەێ سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەوە تقریبا 3 ساڵ ئەم خەریکین ینی ڕێکخستنی مۆزۆی عەلوە لە هەرێمی کوردستان لە دهۆک لە هەولێر لە سلێمانی زیاراتی مەیدانی چاف پێکەفتن ئستیضافە بەرپرسی عەلوەکان ئەو خەڵکی پەیوەندیدار لە حکومات لە وەزارات بەڵام بە هیچ شێوەیەک ئەم نەشیان ئەو مۆزۆی عەلوەکان ڕێک بێخین ینی مۆزۆعێکی زۆر متداخلە زۆر خربەتە تێ هەیە یعنی بسەر هیچ وەزارەتێک نینە یعنی تو نەشی بێژی مثلەن پارێزگای هەولێر بەرپرسە لە عەلوەکان یان وەزارەتی کشتتوکاڵ بەرپرسە یان هیچ وەزارێکی تر ژبەر هەندێ ئێم زۆر پێویست ببینین ینی سفەتی ئستیعجال بدینە ئەو پرۆژە یاسا دا ئەو مۆزوع بێتە چارەسەرکردن یعنی مەوزوعی عەلوەکان و کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان لەو کاتەدا زۆر پێویستە بۆ پرۆژە یاسا و زۆر سپاس بۆ بەڕێز یاقۆب گورگیس سەرۆکی لژنەی کشتتوکاڵ بەڕێزان بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من لە قانون تێگەیشت بم سیفەتی ئیستیعجال بۆ کاتێک کە زۆر بە پەلەبی زۆر زەڕوربی کۆتاییش پێ هاتبی کە ئەوە فعلەن قانونە و دەبی دەربچی مسلم بەڵام کاتێکە قیرائی یەکەمی بۆ کراوە بە تەبیعی ڕۆیش مەجالی تدایە بۆ نمونە ئەوەی تایبەت بە داستەبەرکردنی ئەوەی ژنان ئەوەی ئافرەتان زاری ئەسڵەن جارێ فەحز بکرێت لە ڕووی دەستوریەوە ئەوەی کە پێشکەش کراوە دەکرێت لە مەجلیسی شورا 30% بدرێتە ژنان دەکرێت لە جامیعات و کولیەکان 30% لە ڕووی دەستوری و قانونی ممکنە لە ڕووی عملی 30% بدرێتە سندیکاکان زارێ دەبێت ئەوەی فەحزکەین ئەتوانین دوایە بین قیرائی یەکەمی لۆ بکەین ئەو زار بین بهینە ناوهۆڵی پەرلەمان و سیفەتی ئیستیعجالی پێ بدەین حتا ئەوەی عەلوەکانی بۆیە بەڕێی من لێ بگەڕین پرۆژەکان تەقدیم کرایە بەسەر چاو خوێندنەوە یەکەمی بۆ کرا زارێ با دوایە لە ڕووی دەستوری لە ڕووی قانونی و لایەنە پەیوەندیدارەکان فەحسیکەن بە ئەتوانین قیرائی دووەمی لۆ بکەین یان ئەسڵەن لەوانێ لەوێ بوەستین ئێمە چکە تووشی هەندێک بربەستی دەستوری دێن تووشی هەندێک بربەستی واقعی دێن بۆیە سیفەتی ئیستیعجال بە مەفهومی ئەوەیە من لێ تێبگەم یعنی زۆر زەرورە یعنی کۆتاییت پێهێنا کە ئەوە قانونە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد ڕوونکردنەوەکەت بەجێیە بەڵام دەبێت ڕەچاویەوە بکەین ئەم پەرلەمانە بەرپرسی باڵایە لەوەی هەندە مەسەلە کوتایی بە هەندە کێشە بێنن یعنی یەک لەوانە ئەوەی نوێنەراتی ئافرەتان تێگەیشتێکی کۆمەلگای ئێمە هەیە کە ئەو ڕێژەی هەیە وەکو پێویست نییە و پێویستە بەوەی پێداچوونە بکرێتن بە تەکید مەسلەی پرنسیپەکانی دستوریە یاساکانی ترە دامەزراوانەکانی ترە ڕای خۆیان دەبیتن بەڵام با پەرلەمان دەست پێشخەر بیت هاندەر بیت بەوەی ئەم پرسە پەلەی پێ بدرێت سیفەتی ئیستیعجالی پێ بدرێت تەسەوەر دەکەین لە زۆر ڕۆەوە بە قازانجی کۆمەلگای ئێمە دەبیتن ئەوە یەک ئەوەی عەلوەکان ینی بەڕاستی ینی لجنەی کشتتوکاڵ ڕاوشکەرێکی یەک جار باشی کردووە لەگەڵ لایەنی حکومی و تێگەشتێکی باش دروست بووە لەلایەن وانەوەش لەلایەن حکومەتەوەش پێویستی بەهۆی حکومەت حزوری هەبیتن ئەوەش ئێمە سیفەتی ئیستیعجالی دەدەین ناو پرۆژەیەش و داواش دەکەین بەنووسرا و ئاڕاستەی حکومەت دەکەین داوایان لێ دەکەین بێنە ئێرە و ئەو بەرپرسانەی کە بەرپرسن مباشر ڕاستەوخۆ لەم مەلەفە داوایان لێ دەکرد حزوریان هەبی لێرە هاوکاری ئێمە بن لە پەرلەمان بوو ئەوەی ئەم گرفتە زۆری خایاندووە یعنی زۆری خایاندووە گرفتێکی زۆرە شکەم نییە لەبەرەوە بۆ ئەوەی ئەوە یەکلای بکرێتەوە
بەڕێزان خاڵی سیەم زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز پەری ساڵح حەمید بۆ سەرلەجنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە پێی مادەی 44 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. دەخینە دەنگدان زیادکردنی ئەندامی پەرلەمان بۆ لجنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. زیادکردنی ئەندامی پەرلەمان پەری ساڵح حەمید. لێرە 56 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. دانیشتنەکە کۆتاییە سوپاس بۆ هەموو لاک. خواڵی چوارەم بۆ دووشەمبە بینیتن. دەستان خۆش. زانین دەژارە